شەهید شێخ سەربەست پێشمەرگە و فەرماندەیەکی دڵسۆز بۆ خاک و گەلەکەی، هەمیشە گیان لەسەر دەست و جێگیر لە سەنگەرەکان، بەور ئاسا ڕوبەڕووی دوژمنان دەوەستایەوە. بەڕاستی لەدەستدانی و پیاوە خەسارەتێکی گەورە بوو بۆ کورد، خەسارەتێکی گەورە بوو بۆ یەکێتی و بۆ بنەماڵەکەمان. جێگا پڕبوونەوەی و کەڵە پیاوانە زەحمەتە، چونکە ئەوانە مێژوو خەباتی سەختی کوردایەتی ئەو پیاوانەی پێگەیاندووە. کەسێک بوو لەوانەی کە پەیوەندێکی کۆمەڵایەتی زیاد لە پێویستی هەبوو، کە هەر کەسێک لە نزیکە و بیناسایە بە خزم و برا و دۆستی کەسی خۆی ناسی. و شێخ سەربەست لە ساڵی 1970 چێکی شەرەفی کرد دەشانی لە پێناو کوردستان و یەکێتی نیشتیمانی کە درێژە پێدەری خەباتی ئەوان لە پێش خۆیەوە بوویمەوەتەوە لە باپیرانیەوە کە باوکیشی هەر هەمان شێوە پێشمەرگە بووە. باپیریشمان شێخ کانی هەنجیر کە کەسێکی نزیک و دۆستێکی ئازیزی جەنابی مام جەلال بوو. شەهید شێخ سەربەست خاوەنی چەندین هەڵوێستی جوامێرانە و ئازایانەی ئەوتۆیە کە هەتا مێژوو بنەماڵە و هاوڕێ و کەسوکار و یەکێتی نیشتیمانی کوردستان شانازی پێوە دەکەن. قارەمانەتی و ئازایەتی و شەهامەتی ئەو پیاوە ئەوە لە ناو لاپەڕەکانی مێژووی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتایی لاوێتیەوە ئەم گەنجە دیار بوو. کەسایەتێکی جیاوازە، پیاوێکی باڵاجوان، پیاوێکی قسەخۆش، پیاوێکی کۆمەڵایەتی لە هەموو ڕوویەکەوە پیاوێک بوو کە برادەرەکانی لە هەر شوێنەکە پێشمەرگایەتی کردبێ، خەڵکی هاوڕێکانی برادەران شایدی قارەمانەتی ئەو پیاوە قارەمانە ئادەن. ئەمە مەبدەئێکە لە بنەماڵی ئێمەدا وا پەروەردەکراوین، وا جۆرکراوین هەموو نەوەی شەهیدان کە کاروانی خەباتی شەهیدانمان بەردەوام بکەین. هەتاکو بۆمانەکرێ درێژە پێدەری کاروانی خەباتیان بین و شەهیدانیش تاجی سەرمان بن و ئێمەش درێژە پێدەری ڕێگایەوان بین. لە یادی کەڵە پیاوێکی سوورداش و دووکان هەڵۆیەکی ئەم منتیقەدا بەڵێنی خۆمان و بنەماڵەکەمان دووپات دەکەینەوە بۆ ڕێبازی ئەو پیاوە قارەمانە. لێرەوە من سڵاو و ڕێزەنێرم بۆ هەموو شەهیدانی لیواکەمان، شەید ساڵح، شەید ڕێباز، شەید زرار، شەید سەنگەر، شەید گۆران، شەید سەرباز، شەید عەبدولی کاکە عەبدوڵڵا، شەید سۆران، ئەوانە هەمووی شەهیدی لیواکەی خۆمان بوون و سەر قافڵەکەشیان فەرماندەی قارەمان و لێهات و شێخ سەربەست بوو کە بە خوێنی خۆیان ئەو منتیقەیان پاراست لە دەڕندەی و لە زوڵمی داعش و چۆچیان بە داعشدادا. و شەهیدی فەرماندە عەمید شێخ سەربەست عەلی سدیق ساڵی 1966 لە گوندی کانی هەنجیر و لە ناوچەی سوورداش دووکان لە دایک بووە. سەرجەم پلەکانی پێشمەرگایەتی و دواتر سەربازی دەبڕێت و دەبێتە عەمید. شەهید شێخ سەربەست لە ڕێکەوتی 31 2014 و لە میحوەری خورماتوو لە گوندی یەنگیجە لە ساتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعش شەهید دەبێت و دەچێتە کاروانی نەمران. لە دوای خۆشی 4 کوڕ و کچێکی بۆ کوردستان بەخشیوە و هاوکات لە بنەماڵەی شەهید شێخ سەربەست 2 برای تری شەهید و 13 ئامۆزای لە چوارچەوەی شۆڕشی ڕەوای گەلی کووردە چوونەتە کاروانی نەمران.